کاک بژار چۆنی؟ ممنون سپاس دەکەم سەلامەت بی. باش کاک بژار. چاوەکەم سەلامەت بی. کاک بژار بەڕێز جێگیری سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانی وەنیە؟ بەڵێ بەڵێ. ئەمن ناوم قادر نادرە. وەڵای یەک دەناسم کا قادر. سەرچاوی من سوپاس دەکەم کاک بژار. برایەکی عەزیز و خۆشەویستە بە تۆ دەناسم. چۆن؟ بەڵێ سوپاست دەکەم. مەمنونم گیانەکەی کا قادر. وەختت هەیە وەنیە؟ بەڵێ گیان فەرموو. وەڵای یەک پرسیاری زەق هەیە. یعنی لەسەر ئەو سەندیکایە کە بەڕێزت جێگیری. بەڵێ. یعنی هەست پێ دەکرێت ئەو سەندیکایە کاک بژار لە مامەڵە لەگە دۆسیەکان ینی ئیزدواجێتەکی زۆر گەورەی تێدایە. مەسەلەن ڕۆژنامەنووسێکی دەسەڵات دەگیرێ دنیای خرا دەکات، بەڵام ڕۆژنامەنووسی کەی خەڵک دەگیرێ تیرۆر دەکرێ. هەڵوێستی زۆر دەنگت نزمە یەک تۆز ئەگە بێئەدەبی نەبی یەک تۆز نانە بۆ لە شوێنەکەم سەوت و شت هەیە گوێم لە دەنجی تو نییە. وەڵێ زمەتت بکەم. سپاس دەکەم کاک بژار. ئیزدواجێتێک دەبینین لە سەندیکای ڕۆژنامەنووسان هەڵوێستیان لە بەرامبەر مەسەلەن جەمال عەبدوڵڵا لەو ماوە گیرە دنیاتان خرا کرد وەنیە؟ زۆر سەندیکای ڕۆژنامەنووسان هات نەخات لە لایڤ لە ڤیدیۆ، بەڵام زیندانیانی بادینان 3 ساڵە گیراون، دەیان محکەمە لە بن پیرتان کراوە، چەندتان ئامادەی دادگا بوون، چەند هەڵوێستان نوان دار و بەردو هەڵوێستی نوان سەندیکا هەڵوێستیم نەماندیت. بە پێچەوانەوە نەفی ئەوەیان کرد کە شێروانی ڕۆژنامەنووسێکی ئەندامی سەندیکایە. یان ئێستاکە ئەو ڕۆژنامەنووسێ ڕۆژنیوز گیرایە هەر شوێن بزرا. باشە بەڕاستی یعنی سەندیکای ئێوە جەمال عەبدوڵڵایەک لەسەر قونکە دەماچەی لێیدرایە دنیای خرا کرد. بۆ لەسەر ئەوانەی کە لەسەر ماف و ئازادیەوەی قسە ناکەن کاک بژار؟ کاک قادر گیان ئەتوو برایەکی عەزیز و خۆشەویستی ئێمەی سپاس دەکەم. من دەستخۆشی لە جەنابەت دەکەم و پێشم خۆشە نازانم و کەل عادەوەکو جاران ڕیکۆردە نازانم بەڵێ ڕیکۆردە بەڵێ ئاجەبە بەسم لە چ دێ بەس نوێ ئینسان نابی ترسنۆک بی دەبێت قسە بکە منە ئەخلاقم هەیە تەلەفۆنەکە داخەمەوە دەست خۆش بی لە تەلەفۆنەکەشدا دەخەمەوە و حورمەتی جەنابیش دەگرم کە تەلەفۆنت کردیە و سوپاسش دەکەم و برایەکی ئازیزی ئێمە دیالۆگ دەکەین وەنیە کاک بژار دوو کەسین یعنی ئەمنیش دەناسی کە تەشیر ناکەم یعنی بەداخەوە نەقیبەکەتان زۆر ڕەفتارەکی بەڵێ بە هەر حاڵ بەرێ بەڵێ کا قادر مەبەستەکەم ئەوەیە کە دەڵێم ڕیکۆردەیان نەمە بەس ئەوەیە کە من لە ئەخلاقی منێ تەلەفۆن داخەمەوە برایەکی عەزیزی ئەتوو نەچەکت پێیە نەهێرش دەکەی نەتەقە دەکەی نەتەشیریش دەکەم وایە ینی لەو کەسانە نیم. بەڵێ عەزیزی بەڵێ ئەمن مەبەستم ئەوەیە کە ڕاناکەم لە پرسیارکردن دەڵێم ئەتوو نەچەکت پێ تەقە بکەی هێرشەکەی تەلەفۆنەکەی پرسیار بەڵێ وایە ئەمن وەڵامە دەدەمەوە جار ئەمن و ئەمسالی وەچی منیش و هەم لە بواری ڕۆژنامەوانی هەم لە بواری سیاسی هەمووانی کە جەنابەت تەلەفۆنیان بۆ دەکەم تاڕعی جەنابەت دەکەم. مەمنونم سپاس دەکەم. پەیامەکەم ئەوەیە حەقوانی تەلەفۆن لەسەر داخەنەوە وەڵامت دەنەوە جەوەڵامەکە بەدڵی جەنابەتیان بەدڵی جەنابەت نێشتێکی ترە بەڵام ئەمن مەبەستەکەم ئەوەیە کە نابی تەلەفۆن لەسەر جەنابەت دابخرێتەوە چونکە بۆ هەر خۆی تەلەفۆن داخستەوە لەسەر جەنابەت خۆی بەش جۆرێکە لە پێشێلکاری وەڵاو بێ ڕێزیەکە لۆ خۆیان و تەهەڕوبیشە بەڵێ ئەوی لە مێژووی خۆی نەترسێ کاک بژار تخوا ببوورە من یانی ئەو قسەم من لەگە دەیان کەسم کردی ئەوە کووت و زۆر بە بێمنەتانە ڕێی خۆیدا ئەمن مقنعنیم بەس ئەوانەی پاشەڵیان پیسە تێم دەگەی بێڕێزن. بەڵێ سەبارەت بەخۆم وەکو گەنجێک گەنجم و جێگری نەقیب ڕۆژنامەنووسان و ئەو پۆستەم وەرگرتووانە من ساڵێک و 6 مانگە لەو پۆستەم بەڵێ لەو کاتێکە ئەو پۆستەم وەرگرتیە هەر حاڵەتێک ڕوویدابی لە بواری کەیسی ڕۆژنامەنووسی بی چکە ئێمە قانونمان هەیە قادر نادر هەر کەیسێک پەیوەندی بە بابەتی ڕۆژنامەنووسی و هەبوو بی ئێمە وەکو سەندیکا لیژنەیەکمان هەیە پێ دەڵێن لیژنەی داکۆچی لە ماف و ئازادی ڕۆژنامەنووسان. اینجا ئەم لیژنەیە ئێمە بەدڵمانە بەدڵمانە بەدڵی خەڵکا بەدڵی ڕۆژنامەنووسیە ئەم لیژنەیەمان هەیە وەزعی سیاسی کوردستان ئەو هەیە ئەو سەندیکایەتی ناشارمەوە بە ئاشکرا پارتی و یەکێتی بەشیان تێدا هەیە وایە
بابا صراحة البي بڵێم نانە ڕوونە خۆنا شاردرێتەوە بەڵێ کاک قادرجان بە قوربان ئێجا با وەڵامی پرسیارکرد جەناب بدەمەوە هەر کەیسێک لە دادگاکانی کوردستان پەیوەندی بە کەیسی ڕۆژنامەنووسان طبعاً دادگا نووسراو بۆ ئێمە دەکات لە سەندیکا دادگاکان نووسرامان بۆ دەکەن ئەڵێم بۆ نمونە بژار حەکیم گیراوان بە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بژار حەکیم ئەندامی ئێوێ تا مامەڵە بە یاسای ژوارە 35 لەگەڵ بکەین ئێمە وەڵامی دادگا دەدەینەوە بەڵێ کاک قادر نادرجان ئەگەر ئێمە تا ئێستا کەیسمان هەبووە ئەوانەی ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بۆ جەنابەت ئەندامی ئێمەی معلومات بێت و ئەندامی سەندیکای نانە هەونیمە کاک بژار بە ئەوە لۆ ڕاستکەمەوە کاک بژار بۆی بەغەڵەت تێنەگەی برا وەڵام من ئەندامی گۆنیمە زارێک مقابلەتم بینی گوتن ئەندامی سەندیکان بۆیە ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی سوید بووم سویدم ببوورە سویدم لە جیهاندام لە هەردووکم ماویەکانیشم بڵاو کردەوە بەڵێ 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 بە هەر حاڵ بەمەبەستم ئەوەیە ئێمە بەپێی ئەو وەڵامی دادگا دەدەینەوە ئێمە زۆر کەیسی شەو بووە کابرا گیرایە کەیسەکەی ڕۆژنامەنووسی بووە من ناوی هیچ شخصێک ناینم نە بژار نە فلانە کەسێک ئەم باسی کەیسەکەم کەیس نەک شەخص کەیسەکە ئەگەر لەسەر پەیوەندی ڕۆژنامەنووسی هەبی ئەندامی سەندیکاش نەبووبی ئێمە لە لیژنەکە لە سەندیکا مەحامیمان بۆ گوتو ئەگەر پەیوەندی بە ڕۆژنامەنووسیەوە هەبی بەڵام ئەگەر ئەو کەیسانێ کابرا با ڕۆژنامەنووسی پەیوەندی بەکاری ڕۆژنامەنووسیەوە نەبی سەندیکای ڕۆژنامەنووسان بۆ نایەتە سەرخەت من وەک خۆم وەکو بژار لەسەر کەیسێکی کۆمەڵایەتی هیچ پەیوەندی بە سەندیکا بەس کاک بژار مەسەلە هەر بابەتی شترا ئەگەر پەیوەندی بە کەیسی ڕۆژنامەنووسیەوە نەبی ئەگەر پەیوەندی بە سەندیکای بە کەیسی ڕۆژنامەنووسیەوە نەبی ئێمە تەداخل ناکەین ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە بەس کاک بژار یەک قەوز لێرە دەسەڵات هیچ کات شەرعیەتی ڕۆژنامەگەری مەزەلەن بە کەیسی زیندان بەشەچیان ڕۆژنامەنووسن بە شێوانی نادەکە ئەندامی سەندیکاتان بوو نەچوون بابا من دڵنیان دەکەم شێوانی بەڵگەمان لە دەستا ئەندامی سەندیکایە ئەندامی سەندیکا بوو دیفاعیشتان لێ نەکرد ئەوە یەک دوو تخوایە قەوس کاک بژار بەڵێ شتێکم گوتم من ساڵێک 6 مانگە لەو سەندیکایە ئەگەر هەر کەسێک ئەندامی ئێمە بی لە سەندیکای ڕۆژنامەنووسان لەسەر کەیسی ڕۆژنامەنووسی گیرابی و ئێمە پشتگیری سەندیکای ڕۆژنامە نەک ئێمە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەگشتی پشتگیری لێ نەکا ڕاستی شوورەییە ئەگەر کەیسەکەی ڕۆژنامەنووسی بی بەس ئەوە هەیە ئەمە دڵنیام لەوە ئەوە یەک ئەوە دووش قادر جەنابی شت پیاوی مطابعی دەزانی ئەمە قانون سێ قانونمان هەیە قانونی دامەزرانی سەندیکای ڕۆژنامەنووسانمان هەیە کە شەرعیەتی پێ لە ڕقانون و ئیش بکە یاسای ژوارە 35مان هەیە یاسایشمان هەیە یاسای ماف بەدەستێنەرە زانیاری کە تا ئێستا بەداخەوە ڕێنمایی بۆ دەرنەچووە کە ئەم یاسای هەموو ڕۆژنامەنووس و هاوڵاتیانیش دەستیان بگاتە ماف و زانیاری خەلەل لە جێبەجێکردنە ئەم باسی ئەوت بۆ دەکەم بەس کاک بژار بەتخوا بانەچینە ئەندامی سەندیکانەبی لەسەر کەیسی ڕۆژنامەنووسی بگیرێ سەندیکا لەسەری نابێتە وەڵام بەڕاستی شوورەیە ئەخر شوورەیە تو جێگیری يعني ما ناتوانین دفاع بکە سەندیکا بەس کاک یەک دقا یعنی شێروان گوهدار ئەیاس ئەمنیستی دەڵێ ئەوانە ژورنالیستن هۆمەڕای دۆژوە دەرێ وەنیا کۆنگریسی ئەمریکی وە دەرێ یعنی سەندیکا لۆ شەرعەتەی پێ ناداتن يعني قابلة أيوة معتبر تربن لو ريخراوة زيانيانا أخاك قادر شتري شيء إستا نقابات كاري نقابات زياوازة اللي قرر خراوي NGO إستا يعني أم دموت زنابت وقت شون يعني بطلة شباكوا والله بسالة كاين زنابت دمو دوتو دبلك متوزك متفائل بي يعني كاري نقابة لك كاري ريخراوي NGO زوزو زياوازة كاكا ريخراوي NGO عنده مسؤولية لسر شانية بكيت خودتو الرقم دي نقابات مسؤوليتي أخلاقي لسر شانا من بيت ظلم كان قادر أجر كيسك لسر روجنامەنووسی بی سندیکان لسری نية جواب براسي شورية أجر كيسك روجنامەنووسی نبي سندیکا هر بقانون أو ما فين التداخل بك أو أصلي موضوع بس أنقول تاني كاك والله بسيارك لما وقت ولا بله بزيك بسيار كاك بجار إيوه همومان أجر الشيروان يعني نك شيروان أياز جودار أو سي أمنو كونمونا دلهم هركسي تشيتر إما بهزاران قدام من هي هركسي تشيتر إذا بونمونا دوينه لسليماني حالتك رويداوا ما مساعد زانكو قصي نشيا وباب بيامنير أو بيامنير عندها سنديكاني لبو معلومات
من دوێنێ وەکو جێگری نەقیب تەلەفۆنم بۆ کردووە هەموو پشتیوانێکی خۆم گوت هەتا پارێزەریشت بۆ دەگرم بۆ لەبەرەوەی شکایەتی کردن لە لایڤ ڕاستەوخۆ بە ڕۆژنامەنووس شکایەتی کردن بە هەم ڕۆژنامەنووسە قابلی قبوڵ نییە یعنی بەڕاستی لەبەرەوەی وا دەزانی واضحە لەسەر کیسی ڕۆژنامەنووسیە مقابلە ماچی دەخاتە بەردەمی شکایەتی بە ڕۆژنامەنووس بەس کاک بژار فۆنم بۆ کردو پشتیوانی خۆم بۆ دەربڕ دەست خۆش بوو کاک بژار بە پرسیارەکانمان ینی قسەک ئەوەتر بی ینی شتێک پرۆفشناڵانەوە بکەین ئێستا مەسەلەن دەسەڵات بۆ خۆت دەزانی ئەوەندە ئێمە متابعەمان کردی بڕوان ناکەم دوو کەسی دابیت بە پێی مادەی 35 کە بە خۆی مەسعود وارزانی ئیمزای کردیە هەمووی بە دەگمەن زاندرایە هەمووی تۆمەتی مادەی دوی مۆبایلیان لۆدانایە هەمووش ڕۆژنامەنووسی بووە وایە نا یان مادەی تیرۆر بووە من بۆ ڕاستکەمەوە کاک قادر وەکو معلومات چکەم ڕۆژانە کتابمان لە بدە لە بۆ دادگاکان هەر کەیسێک پەیوەندی طبعا ئەمە لە بۆ معلوماتی جەنابی کاک قادر لە دادگاکان بە تایبەت چەند کەیس بە مادەی 35 دراینە دادگا ئەو ڕوونکردنەوە بدەم ئەوە زۆر ڕێک جەنابیش ئستادی لێ بکەیت لە دادگاکان بە تایبەتی لە محکەمەکانی سلێمانی بامۆت بۆشی کەمەوە شارەزای میدیاییمان هەیە لە دادگاکان شارەزای میدیایی کەسانی مختصن دێن کەیسێک کە پەیوەندی بە ڕۆژنامەنووسیەوە هەیە ئەم کەسە کە ئێسەندیکا لە محکەمەکان دیاری کردووە دیفاع لەو ڕۆژنامەنووس دەکە لەسەر کەیسی ڕۆژنامەنووسی بی کە کەیسێک ڕۆژنامەنووسی بوو کاک قادر محکەمە ناتوانانی بیگۆڕ بیکات بە مادەش کەس قانون سزای بدا بەڵام ئەگەر کەسێک لە غەیری کاری ڕۆژنامەنووسی لەسەر یعنی شەکوای لەسەر بکرێ بۆ مەسەلەی ئێستا ڕۆژنامەنووسم باشە من لەگەڵ خزمێکی خۆم لە کۆمەنت شەڕجنێوەکەم ئێوە پێویستی بە کەیسی ڕۆژنامەنووسی بەس کاک بژار لەگەڵم بکە بەس کاک توخوایە ئەمە هەمومان زان کەیسی هێمن مامەند ڕۆژنامەنووسی بوو کەیسی ئەو سێ ڕۆژنامە کەیسی هێمن مامەند ڕۆژنامەنووسی بوو کەیسی ڕۆژنامەنووس هێمن مامەند کەیسی شێروان کەیسی گۆدار بەس دەسەڵات ئێستا و کەیسی ئەو ئەندامەی ڕۆژنامەنووسی ڕۆژنیوس ڕۆژنامەنووسیە بەس قال بە مۆرێکی سیاسی لێ دەدا مۆرێکی ئێرهابی لێ دەداتن یعنی ئەوە سروشتی وایە مادەی دوی تیرۆر یان ئەوە دوی مۆبایلیان مادەی تیرۆری لێ دەدا یعنی ڕۆژنامەنووس لەسەر مادەیەک دەگیرێ دەرێ ئەوە خۆ لە ئەوەی زیندانیانی بادنان ئەڵێ شتیان تەحویلی گروپی ئەفدەی شوبات کردیە لە سوید لەگەر ڕێکخراوە لەگەر دەوڵەتی ئەمریکا ئەوەی دانیشتینە زانیاریان پێدا ئەو شتی سیخوڕی دۆدا دەرنێ لەبەرەوەی بەخۆزان لە نێوان ڕۆژنامەنووسی و کاری سیخوڕیەک داوەموو هەیە دەسەڵات نابی کاتە ڕۆژنامەنووسی بۆیە سوبغەی تیرۆری دادنێ بەڵام پرسیارەکەی من لەوەدا توخوا کاک بژار ئەنگۆ هەمووتان دەزانن هەمووتان دەزانن ئەو زیندانیانەی بادینان بەشەچیان نەک بەشەچیان چالاکوان بوون بەس بەشەچیان ڕۆژنامەنووسن تویشدانتان چەندتان چوون لە ناو دادگا دابنیشن لەگەریان پشتگیریان بکەن بچنەکنیان سوڕ دەزان کەیسەکەیان ڕۆژنامەنووسیە بەوەی ڕۆژنوویزی شۆ کاک سلێمان کە ئەوە 2 هەفتەیە هەشوم بزریان کردێ کاکە کو دەبیشتی وا بکرێتن کاک قادرجان پەیامەکەیت جەنابەت و زۆر تەواوە قسەکەی جەنابیش زۆر دڵسۆزی لە خەمخۆریە و پرسیاری سەحافیشن ئەم سپاسی جەنابەت دەکەم بەس قسەکەی من هەر ئەوەندەیە هەر کەیسێک پەیوەندی بە بابەتی ڕۆژنامەنووسیەوە هەبی بیسەلمێنی ئێمە وەکو سەندیکا پشتیوانی لێ دەکەین هەر بابەتێک لێعین بە قانونی ئەوە ئەمە ناتوانین تەداخڵکەین پەیوەندی بە کەیسی ڕۆژنامەنووسی ناتوانین یعنی ئەوە وەڵامەکەم دایەوە بەس کاک بژار ئیشینگۆ ئەوەیە دەسەڵات هەوڵ دەدا ئەو گەمەیە بکە بڵێ ئەوە شتێکی ڕۆژنامەنووسینی ئەسا سبەی ئەم بگری تۆمەتی تیرۆرم دەداتە قەڵەم وایانە تۆمەتی خراپ بەکارهێنانی مۆبایلم دەداتی کاک قادرجان اینجا ئێمە کە یەکی ڕۆژنامەنووسێک دەژێری خۆ ئێمە لە بۆ هەموو کەیسەکان بە دووەداچوون دەکەین بەڕاستی ئێستا بۆ نمونە مەسەڵەن ئاخر کەیسمان یان نەک ئاخر کەیس ماوە کەیسێک هەبوو لە دهۆک پێم وابی ئەوەی ڕۆژنامەنووسێکی یەکگرتوو بوو ئێمە بەیاننامەمان دەرکرد لەگەڵی بۆ لەسەر خات چوونە سجن هەتا مەسەلەی ئازادکردنیشی لۆ لەبەرەوە کەیسەکە سەحافیە لەسەر کاری ڕۆژنامەنووسیە بەسە تو باش دەزانی کاک پێت دەڵێم کاک قادر هەر کەیسێک خوا یعنی ئەوە لە بۆ سەندیکای قسەی هەر باشیش نییە پێت دەڵێم بە ئاشکرا با بڵایکەوە هەر کەیسێک هەر ڕۆژنامەنووسێک لەسەر کەیسی ڕۆژنامەنووسی بگیری سەندیکا
ناتوانین بەرگری لێ بکە شوورەی بەس کاک بژار ئەوە کەسەکە ڕۆژنامەنووسی نەبی ناتوانین تەداخل بکەین. ئەتو پێ دوای ئەوە ڕۆژنامەنووسیە بەس کاک بژار ئەمە وەردوو لامە ڕۆژنامەنووسین ڕۆژنامەنووسەوەیە ئەوە دەکات یعنی دەیەوێت زۆرترین قسە لە بەرامبەرەکەی وەگری ئەمنوت و منتەهین کە ئەو ڕۆژنامەنووسی ڕۆژنی ژیرایە 2 هەفتەیە شوون بزرا لەبەر ئەوەی لەو ڕۆژ بە دوواداچونمان لە بۆ کردیە بە دووداچن زیاتریشی لە بۆ دەکەین کاک قادر بەسەر ئەو چاوانە هەر ئەمە بە هیچ وەکو سەندیکای ڕۆژنامەنووسان لەگەڵ هیچ پێشکارێک نین بەرامبەر هیچ ڕۆژنامەنووسی لە هەر شوێنێک نەک لە هەولێر لە سلێمانی لە هەر شوێنێکی کوردستان پێشکاری بەرامبەر بە هەر ڕۆژنامەنووسێک بگرێ غەرقی قانونە یعنی بەڕاستی ئەمە ئێستاش دەڵێمەوە دەبی ئەم کە جێگری ناخی قسە لە بۆ جەنابەت دەکەم دەبی لە دادگاکان دەبێ بە یاسای ژمارە 35 مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووس بکرێ ڕۆژنامەنووس نابی دەستگیر بکرێت ڕۆژنامەنووس نابی بێ ئاگادارکردنەوەی سەندیکا ڕۆژنامەنووسان بگیرێ ئەمن هەموو ئەوانە پاڵپشتە بۆ ڕۆژنامەنووسان و وەقسەکانی جەنابیش ئێستاش دەڵێمەوە لە دڵسۆزیە لە خەمخۆریتە ئەمە سوپاس دەکەم وەکو بژار وەکو جێگری نەقیب ڕۆژنامەنووس بەڵێ سوپاس دەکەم بە منیش بکرێ بە سەندیکاش بکرێ ئەمە لەسەر خەت دەبین بەسەر ئەو چاوە بەس کاک بژار با گلەیان ئەو گلایانتان کاک بژار ئەزانیت ئێستا لە هەر سیاسێکی کوردیش بەغەڵەت تێم مەگە بپرسی دەرێ ئەمان لەگەر مافی ڕۆژنامەنووسین دژی ئەوەینە بەس ئەمە حکوومەت نین ئەمە نەقابەین بەس باشە کاک بژار باسی عمومان باسی کاری ڕۆژنامەنووسی دەکەم بەس کاک بژار تو وجدانت دەیان سەفارەتی قونسڵیا چوونە دادگای شێروان و گۆهداری چەند جار سەندیکا هەر وەکو متابع چوتە وێندەر یعنی با ئەو گلەیانەتان لێ بکەین چەند جار بەدووە یعنی لۆ قونسڵێک سەفیرێک گلەیەکەت لە سزای خۆمدا دەنێم و دڵنیاش بە گلەیەکەشت دە بەما گلەیەکی تو هەموو ئەوانەی کە لەسەرمان دەکرد لەسەر ئەم کەیسا پێشترش چکە ئەم دەڵێم ساڵێک 6 مانگە لە سەندیکام کە ئەم چوومەتە وێندەرێ ئەو کەیسانە ڕوویان داوە یعنی تازەم وەکو خۆم وەکو بژار باسەکەم تازەم لەو پۆستە بەڵام ئەو ڕۆژنامەنووسان خۆیان شایدی دەن لە هەولێر لە سلێمانی هەر ڕۆژنامەنووسێک گیرابی پەیوەندیان پێوە بکە ئەگەر ئەمن وەکو بژار حەکیم نەچوو سزر نەچوو متابعەم نەکردبی نەچوو بە دوواداچوونم نەکردبی باشای چون لەگە شێروانی گوهدار دابنیش خۆ دوو ڕۆژنامەنووسن من ئەو پەیامی جەنابەت هەر بەسە تو جێگری کاک بژار بە قوربان ئەتو جێگری دە بڕیاردەری یعنی ئەتو ئەندامە چاوانە ئەو قسانی جەنابش دوهی کۆمەڵە خەڵکیتریش و دەبەوەنە ئەنجومەنی سەندیکای بزانم بەڵام ئەم پێتەڵێم ئەگەر کەیسێک لەسەر بەس کاک بژار بە قوربان هەمومانزانی جەمال عەبدوڵڵا قونکە دەمانچەی لە خەڵکدا کردانە ڕۆژنامەنووسی بەس ئی شێروان و گوهداری بە ئاشکرا دەڵێن راپۆرت ڕەفعکرا زانیاری چی زانیاری ڕۆژنامەگەریە لە بۆ ئێمێنەوان کرد یەکە ئەمەش پەیجمان هەبووە لە ئەفدەی شوبات وەنیە یعنی ئەنگۆ چاوتان لە دەسەڵات بی ئەوە بۆ خۆی بڵاو دەبتەوە یعنی بۆ جەنابەت بەڵێ هات پەیامەکە دەتوانین بۆ ئەنجومەنی سەرەکە مناقەشەشی بکەین ئەمە ئەوە بڵاو دەکەینەوە کاک بژار لە دڵسۆزی خۆت هەموو ئەوانەی وەکو جەنابیشت دڵسۆزیە برا کاک بژار ئەمە لەو ئەوروپایە بڕوا بکە ئەو شەڕی دەکەین ئەو هەموو ریسکە ئەو هەموو شەڕی ئەو فیرعەون و چەتە و دز و ئەوانە ئەگە لە دڵسۆزی نەبی چێ ئەوروپا دێ بەس ئەمن بۆ خۆم باوەڕم پێ باوەڕ یعنی کو خەڵکێک لە هەموو دنیا دەچۆوە لە ڕۆژ ئاوە خۆی بە شەهیدکردن دەدا ببورە کە کورد نەبوو کە ڕەبتی نەبوو ئەمریکی وەنیا ئەمە شوین خەباتکەری ڕێی ئازادین لە خۆمانە دەیکەین چکو کەس ئیجبارین بەڵام لەگەڵ ئەوەش ئیشی ئێمە زەخت بکەین لەسەر ئەو دەسەڵاتەی کە بگۆڕێ ئەو عەقلێت ئەمن وەکو زەختنا ئەم دەڵێم پەیامەکەی جەنابەت کاک بژار ئەمن لەگەڵت دام سپاس دەکەم بەس ئەمن نەتیجەکەی دەزانم بەڵام لەگەڵ ئەوەش دەست خۆشبی برا دەی کاک بژار کاتم گرتی سپاست دەکەم بۆ وەڵامەکان خۆشەویستی ئەمن متابعەی جەنابیشت دەکەم و قەت لەسەر داخستن و لەسەر ئەوەش نیم حەقی خۆتە پرسیارت هەیە هەموو ئانی وەکو من و ئەمسالی وەکو بژار نابێتە ئادەی بێن وەڵامت دەنەوە ئینجا ئەو وەڵامە بەدڕی جەناب پێیان بەدڕی جەنابەت نییە بەڵام نابی ئەتونی گەران بکەم بە داخستنەوە تەلەفۆن چکە حەڵ نییە ئەمە برای یەکین هەموو ماهناو نیشتوانی ئەو
ڕاستە یەکتر بدەینەوە سپاس بۆ پەیوەندەکەشت و ئەمن سپاس دەکەم نانە کاک بژار برا من پارتیوێکێتیش کوڕی ئەو میلەتەن هەموو ڕوو سەردەمانێک ئەوانەی لە هەموو شوێنانە ڕەنگی بزانێ ئەوانەی لە ئاستی باڵان هەموو هاوڕێی ئێمە بوونا لە شاخیان لە دوایە لە شار بەڵام لەگەڵ ئەوەی جوێندان و ئەو دەسەڵاتە کاک بژار زۆر بە ئێمە دەڵێت تۆمەتی جوێندان بەس ئەمن دەیان جوێنی لە گوتە بێژی حکومەت لەو نەقیبەی ڕۆژنامە نووسان لە ئومێد خۆشناوی محافز لە پەرلەمانتاریان لە کارجە لقی پارتی هەموو ئەوانم هەر بڵاو کردیتەوە بۆی خەڵک بزانی چێ جوێندەرە کاک بژار کاتم گرتی زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس دەکەم بژار حەکیم ئەتوو بە برای خۆم دەزانم و سوپاس بۆ پەیوەندەکەت چاوی منی کاتەچ خۆش